بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 195. پرسیاری ژمارە 34 لە نیوە بازنەیەکدا چەند پلە هەیە؟ نیوە بازنە واتە ئەگەر بازنەکەم هەبی بیکەمە نیوە. لێرە ئەو گۆشەیە چەند پلەیە؟ هەروەها لە 1/4 بازنە چەند پلە هەیە و لە 1/8 بازنەش چەند پلە هەیە؟ کەواتە ئەو پرسیارە 3 بەشە، دەبی ئەمن 3 وەڵامم هەبی. پێش هەموو شتێک ئەو بازنە کەسکە کردمە 2 بەش، ئەوها مەبەستی لە پلە چەندە واتە ئەو گۆشەی دەکەویتە سەر ئەو هێڵە 2 گۆشەی وەستاوە، هەر یەک گۆشەی وەستاو دەکاتە 90 پلە، کەواتە ئەو گۆشەی دەکەویتە سەر ئەو هێڵە ڕاستە هەمیشە 180 پلەیە، کەواتە گۆشەی ڕاست کە دەکەویتە سەر یەک هێڵ کە دروست دەبی لە کاتی هێڵەکی ڕاستت هەبوو، ئەگەر ئەو هێڵە ڕاستە لە بازنەش بوو هیچ کێشە نییە، هەمان گۆشەیە 2 گۆشەی وەستاو لە تەنیشتێک دروست دەبی، هەر یەکەی 90 واتە 180 پلەیە. ئەگەر زیاتر ڕوونکەینەوە ئەوها نیوەی بازنەکەی، ئەوە نیوەی بازنەیە. 2 گۆشەی وەستاو یان یەک گۆشەی ڕاست کە 180ە، کەواتە وەڵام 180 پلە. ئەدی ئەگەر هاتوو ئەو بازنەیەم کردە 4 بەش، لە 1 بەشی چەند گۆشەکە چەندە، چەند پلەیە؟ لە 1 بەشی ئەو بازنەیەی هەموو بەشەکان وەکو یەکن، لە 1 بەشی پلەک دروست دەبی کە 90 پلەیە، لە بەشەکەی دیش 90، لە بەشەکەی دیش 90، لە بەشەکەی دیش 90، چونکە هەموو بازنەکە هەموو ببورن گۆشەکە لە چەقی بازنە دەکاتە 360 پلە. 90 لێرە، 90 لێرە، 90 لێرە و 90ش لێرە، هەر چاریان بە یەکەوە یەکسانن بە 360 پلە. ئەگەر نیوەی وەرگرم 180، چارێگەکی وەرگرم 90، ئەگەر 3 چارێکی وەرگرم 1 2 3 یەکسانە بە 270، ئەگەر هەمووی وەرگرم یەکسانە بە 360. بەشەکەی دی چ بوو پرسیارەکە؟ ئەگەر بازنەکەم کردە 8 بەشی یەکسان، 1/8 1/8 لێرە ئەمن کردمە 8 بەشی یەکسان، وەکو دەبینن 1 بەشی ئەگەر ڕەنکەم ئەوەندەیە، کوو بزانم 1 بەشی 1/8 پلەکەی چەندە، هەمیشە دەینم 360 دا بەشی 8 دەکەم، چونکە کردیتمە 8 بەش. لێرەش هەروە 360م دا بەشی 2 کرد چونکە کردبوومە 2 بەش، پاشان دا بەشی 4م کرد چونکە کردبوومە 4 بەش، 1 بەشیشم وەرگرت بوو، کەواتە هەمیشە بازنەکەی خۆت دەکەیە چەند بەش؟ 360 دا بەشی، ئەگەر کردتە 8 بەش دا بەشی 8 دەردەچی هەر پلەیەک لەو پلانە 45 پلەیە، کە 45 کۆ دەکەمەوە 8 جار، یان کە 45 جارانی 8 دەکەم دیسان 360م بەدەستێ. کەواتە ئەگەر جارشکە بازنەکەی خۆت کردە 3 بەش، 360 دا بەشی 3کە 1/3 دەکاتە 120،
کەواتە دەتوانێت بازنەکەی دابەشی هەر چەندی بکەی و پلەکەش ببینیەوە بە مەرجێک بزانی هەموو گۆشەکانی چەقی بازنە 360 ئەوەی دەبی بەخۆت زۆر باش بزانی. کەواتە ئەو پرسیارە 3 وەڵامی هەیە، یەک لە وەڵامەکان 180 وەڵامەکەی دیکە 90 و وەڵامەکەی دیش 45 پلە. نیوە ئەوەندەیە. ئەوجە نیوەی سەرێ نیوەی خوارێ هیچ کێشە نییە، نیوەی تەنیشتی هەمان شتە، هەمان پلەیە. هەرکوو بیکەمە نیوە ئەوهاش بیکەمە نیوە هەر دەکا 180 بۆ وێنە، دەکا هەمان شت. پرسیاری 35 چەند پلە هەیە لە نێوان ڕەنووسی 2 و ڕەنووسی 3 لە کاتژمێرێکدا؟ ئەو پرسیارە ڕەنگە تێگەیشتنی ئاسان نەبی، هەرچەندە شیکارکردنی ئاسانە، بەڵام خوێندکار نازانی مەبەستیان چییە لە کاتژمێرێک. کاتژمێرێک لێرە مەبەستیان ئەوەیە ئەو جۆرە کاتژمێرە ئایا ئەو پلەیە چەندە لە مابەینی ژمارە 2 ژمارە 3 یان ڕەنووسی 2 ڕەنووسی 3. چونکە ئەو کاتژمێرە یان هەموو کاتژمێرەکان کراینە 12 بەش 12 کاژێر، کەواتە بۆ وێنە لێرە هەتا ئێرە هەمان پلەیە وەکو لێرە هەتا ئێرە، وەکو لێرە هەتا ئێرە، وەکو لێرە دیسان هەتا ئێرە، هەمان شتە. کەواتە کرایتە 12 بەش، ئەمنیش دەبی بینم 360 دابەشی 12 بکەم بزانم ئەو پلەیە چەندە لە مابەینی ژمارە 2 و ژمارە 3 یان ڕەنووسی 2 ڕەنووسی 3. بێگومان لە مابەینی 3 و 4ش هەمان شتە، نەک هەردوو و 3. لە مابەینی 3 و 4 وەکو ئەوەیە لە مابەینی 2 و 3، لە مابەینی 4 و 5 هەمان شتە. کەواتە 360 دەینم دابەشی 12 دەکەم یەکسانە بە 30 پلە لە مابەینی 2 و 3. بەڵام ئەگەر جارەشکە لە مابەینی 12 و 11ش هەمان شتە، دیسان دەینی 360 دابەشی 12 دەکەی، چونکە کاژێرەکان 12 دانەیە. ئەگەر خولەک بە لە مابەینی یەک خولەکەکەی دی ئەوە 360 دەینی دابەشی 60 دەکەی. کەواتە فەرقی هەیە، جودایە، جیاوازی هەیە لە مابەینی کاژێرەکان یان لە مابەینی هەر یەک خولەک و خولەکەکەی تەنیشتی. بۆ وێنە لە مابەینی ئەو دوو هێڵە گچکەیە 360 دابەش 60، بەڵام لێرە داوامان لێ نەکرایە. ئەو کات دەیکرد 6 پلە، چونکە 360 دابەش 60 دەکاتە 6. پرسیاری 36 دووەم گەورەترین چەرخ و فەلەکی ئاسنی لە ژاپۆنە، نیوەتیرەکەشی 42 مەترە. ئایا تیرەکەی چەندە؟ زۆر ئاسانە، تیرە هەمیشە دەکاتە نیوە تیرە جاران 2. نیوە تیرە لێکی دەدەم لەگەڵ ژمارە 2، کەواتە 42 لێک دەدەم لەگەڵ 2 کەڕەتی 2. 42 جاران 2 یەکسانە بە 84 مەتر.
تیرەکەی 84 مەترە. ئەو چەرخوفەلەکەی لە ژاپۆنە بە نزیکەی. پرسیاری 7 گەورەترین چەرخوفەلەکی ئاسنی لە ئەمریکا دەکەوێتە هەرێمی داڵاس. نیوەتیرەکەی 10 مەتر کەمترە لە نیوەتیرەی ئەو چەرخوفەلەکەی لە پرسیاری 36 داهاتووەواتە ئەو پرسیارەی تازە شیکارم کرد. ئایا تیرەی ئەو چەرخوفەلەکە چەندە؟ 10 مەتر کەمتر بەخۆی چەرخوفەلەکەکەی ژاپۆن 42 بوو. ئەگەر ئەو چەرخوفەلەکە 10 مەتری کەم بی کەم هەمیشەواتە لێ دەرکردن. واتە چەرخوفەلەکی ئەمریکا کە لە داڵاسە نیوەتیرەکەی 32 مەترە. ئایا تیرەکەی چەندە دیسان؟ تیرە یەکسانە بە ئەو نیوەتیرە جارانی 2 کەواتە 32 دەینم لێکی دەدەم لەگەڵ 2 یەکسانە بە 64 مەتر. پێداچوونەوە ئامادەبوون پرسیاری 38 و 39 شیکار ناکەم خوێنکاری ژیر ئەتو شیکارکە و بژمێرت هەیە ساغیکەوە. پرسیاری 40 دوو ڕاستەهێڵ. ئەو پرسیارە زۆر گرنگە زۆریش ئاسان نەبی ڕەنگە و هەمیشە ئەو زانیاریەی ئێستا لەو پرسیارەی دەستت دەکەوی دەبی لە لای خۆت هەڵی بگری هەتا لە زانکۆش بخینی کە لە زانکۆش دەخینی هەر بە کەڵکت دێ. دوو ڕاستەهێڵ یەکتری دەبڕن لە گۆشەیەکی وەستاودا دەربارەیان چی دەڵێ؟ دوو ڕاستەهێڵ یەکتری دەبڕن ئەوە ڕاستەهێڵی کەسک ئەو ڕاستەهێڵی سۆر یەکتری دەبڕن کە یەکتری دەبڕن گۆشەیەکی وەستاو پێک دەینن. ئایا ئەو دوو ڕاستەهێڵە دەربارەیان چی بڵێم؟ دەربارەیان ئەوەی دەڵێم کە چونکە گۆشەیەکی وەستاو پێک دەینن کەواتە چوار گۆشەکانی دیش هەموو وەستاون کەواتە دەتوانن ئەوە 4 گۆشەی وەستاو پێک بێنن. ئەگەر یەک گۆشە وەستاو بوو ئەوانی دیش هەموو وەستاو دەبن کەواتە ئەوە هەمان شتە وەکو چەقی بازنە هەموو گۆشەکانی چەقی بازنە 360 لێرەش لە کاتی ئەوەی کە دوو ڕاستەهێڵ یەکتر دەبڕن هەمیشە ئەگەر گۆشەکان هەمووی کۆبکەمەوە هەمیشە 360. هەندێک جار گۆشەکان 90 بەڵام ئەوە مەرج نییە. لێرە مەرج بوو یەک لە گۆشەکان وەستاوە 90 هەموو ئەوانی دیش 90 واتە ئەوەش 90 ئەوەش 90 ئەوەش 90. بێگومان ئەگەر بتەوێ ئەمن لێرە دەرێم ڕاستەهێڵی سۆر و ڕاستەهێڵی کەسک ئەتوو لە تاقیکردنەوە ناتوانێ وها بڵێ بەڵکو دەبی خاڵدانەی ڕاستەهێڵی شV و ڕاستەهێڵی بۆ وێنە پژ ئەوها باشترە. ئەو پیتانەش زۆر پیتی جوانن پیتی کوردینە ساد و تا و نازانم چ ئەو شتە نییە. ئەو پیتانە بەکاربینە لە کاتی ناونانی ڕاستەهێڵەکانت. ئەگەر ئەو ڕاستەهێڵانە بۆ وێنە ئەو هابان یەکتریان ئەوها بڕیبە بۆ وێنە ئەوها بە خواری بەلاری ئەو کات دیسان هەموو گۆشەکان هەر 360 بەڵام ئەو کات مەرج نییە هیچ گۆشەک لێرە 90 پلە نییە بەڵکو پلەی دیکەیە کە بە پلە بە پێوەری پلە دەتوانم گۆشە پێو دەتوانم بزانم چەند پلەیە گۆشە پێوی دەینم وە دەتوانم بەڵام کە ڕاستەهێڵ یەکتری دەبڕن یەک زانیاری زۆر گرنگ هەیە بێگومان بەدەیان زانیاری هەیە یەکەچیان لێرە ئەویش ئەوەیە کە بۆ وێنە ئەو گۆشەی ئێرە
هەمان بەهای هەیە وەکو گۆشەکە ئێرە. ئەو جا هەر چەند بوو 120 بوو ئەویش 120، 140 بوو ئەویش 140، 150 بوو ئەویش 150، 100 بوو ئەویش 100، هەر چەندبی و هەروەها باوە تەواوی لە هەمان کات گۆشەکانی دیش ئەوانەی بەرامبەر یەکن لێرە ئەوانیش ئەو گۆشە هەمان شتە هاوتایە. ئەگەر یەکەچیان 60 بوو ئەویدی دەبی بە خۆت یەکسەر بزانی ئەویدیش 60. کەواتە بەو جۆرەی ئەو زانیاریانە دەبی لە کنە خۆت هەڵگری هیچ کات لە بیریان نەکەی، چونکە پێویستت پێیان دەبی لە کاتی یەکتر بڕینی دوو ڕاستە هێڵ. ئەوە زۆر گرنگە ئەو زانیاریانە بزانی. ئەوە تەواو. پرسیاری 41 لە کاتژمێری 5 پێشنیوەڕۆ پلەی گەرما 13 پلەیە. لە کاتژمێری 2 دوایینیوەڕۆ پلەی گەرمی بەرز دەبیتەوە، ئەو شەیە گرنگە بەرز بووە و پلەکە گەیشتە 21. ئایا چەند پلە بەرز بۆتەوە؟ بێگومان ئەوە ئەگەر گەرمی پێوت هەبی دەتوانیت تەمەشاکەی بژمێری چەند پلەیە. ئەگەر تاقیکردنەوە بوو ڕەنگە نەتوانی بژمێری، بەڵکو دەبی بچی شیکاریکەی. لێرە دوو کاتم هەیە، بە هیچ شێوەیەک ئەو دوو کاتە بەکار نایە لە کاتی ئەو کاتانە هەرچەندە ژمارەیە بەڵام بەکەلک نایە لە کاتی ئەژمێرکردن. کەواتە چ دەکەم؟ ئەمن 21 دەینم 13 لێ کەم دەکەمەوە، 11 3 لێ بڕوە 8 و لێرە ماوە 1 لێ بڕوە 0، کەواتە 8 پلە بەرز بۆوە. 8 پلە بەرز بۆوە. بەرز چەند پلە؟ 8 پلە بەرز بوونەوە. ئەوە بەو جۆرەی دەزانم. هەمیشە دەینم دووهەمین پلە چەندە، یەکەمین پلەی لێ دەردەکەم. بێگومان ئەوە پلەی بەرزی پلەی گەرمی لە کاتی کە پلەکە پۆزیتیڤە. ئەگەر بەهات با نێگەتیڤ بە ئاسان نەبوو دیتنەوەی جیاوازیەکە، بەڵام لێرە باسی نێگەتیڤ ناکەین چونکە پۆزیتیڤە ئاسان بوو لێ دەرکردنەکە. پرسیاری 42 کەرتەکە بە ئاسانترین شێوە بنووسە. زۆر ئاسانە. لێرە تەنیا سەرە و ژێرە دابەشی دووی دەکەم کە گەورەترین کۆڵکەی هاو بەشە. ئەوە سادەترین شێوە. لێرەش ڕەنگە دابەشی 6 بکەم کە گەورەترین کۆڵکەی هاو بەشە. ئەگەر نەتزانی 6 بێگومان دابەشی دووی دەکەی. یەکسان دەبی ئەو کات بە 12 لە 15. ئەوجا هێشتا کۆڵکەی هاو بەشەیە 3. یەکسانە بە 4 لە 5. پرسیاری 44 کام لەم گۆشانە گۆشەی تیژە؟ گۆشەی تیژ هەمیشە لە 90 گچکەترە. کامە لە 90 گچکەترە؟ 90 گۆشەی تیژ نییە، وەستاوە. گۆشەی ڕاست وە گۆشەی کراوە. ئەم شێوە تەنە ئەندازەیانە بەکاربینا بۆ شیکاری پرسیاری 45 هەتا 47. کام لەم
چەند لایە نانە نابی بنووسرا بە لایە نانە، دەبا نووسرا بە کام لەم چەند لایانە. چەند لا، یەک چەند لا، زۆر چەند لایە. چەند لایە کام لەم چەند لایانە. ڕێک نییە. ڕێک واتە چ؟ ڕێک هەمیشە واتە ئایا ئەو لایانە وەکو یەکن، یەک پێوەریان هەیە، بۆ وێنە ئەگەر یەکەچیان 4 سانتیم بی ئەوی دیش 4 سانتیمە، ئەوەش 4 سانتیمە، ئەوەش، ئەوە پێ دەڵێن ڕێک. بێگومان ئەگەر ئەوە 4 سانتیم بوو، ئەوەش 4 بوو، ئەوەش 4 بوو، ئەوەش 4 بوو، لە هەمان کات ئەو گۆشانەش وەکو یەک دەبن. ئەگەر یەکەچیان 90 بوو، ئەوانی دیش 90. لێرە کە تەمەشا دەکەم ئەوە ڕێکە بە چاو، ڕێک دیارە، کەواتە ڕێکە. ئەوە ڕێک دیارە، ئێرە، ئەوەندەی ئێرەیە، ئەوەندەی ئێرەیە، ئەوەندەی ئێرە دیارە بە چاو ئەوهایە. ئەگەر بە چاو نەبی دەبی ئەمن بچم بە ڕاستە پێوانەکەیان بکەم. بە ڕاستە لە هەمووی باشترە، بەڵام نەنووسرایە بە ڕاستە پێوانە بکە، بە چاو پێوانە بکە. ئەمن چونکە ناتوانم بە ڕاستە، بە چاوی من ئەوە ڕێکە، بە چاوی من ئەوەش ڕێکە. ئێرە وەکو ئێرەیە، ئەویش وەکو ئێرەیە، ئەویش ئەوەندەی ئێرەیە و ئەوەندەی ئێرەیە. کەواتە ئەوە ڕێکە، تەنیا ئەوە ڕێک نییە، چونکە هەست دەکەم ئەوە تۆزێک درێژ کورتترە لێرە بە چاوی من، ئەویش تۆزێک کورتترە لێرە، کەواتە تەنیا ڕێک نییە. کەواتە وەڵامەکە دەنووسی وەڵام ب. پرسیاری 46 سەرجەمی گۆشەکانی چەند لایەک 360. جۆری ئەم چەند لایە چییە؟ جۆرەکەی چییە؟ دەچمە لای بزانم کامەیان سەرجەمی لایەکانی 360. ئەوە 360، چونکە 90 180 90 270 90 360 هەموو نەک ڕێکەکان هەتا ناڕێکەکانیش هەموو ئەو شێوانەی کە 4 لایان هەیە سەرجەمی گۆشەکانیان 360 پلەیە. بەڵام لێرە ناوی ئەو شێوەیە چییە؟ 4 گۆشە، کاتە وەڵام 4 گۆشە. بەڵام ئەگەر هاتوو شێوەکی ئەو هات هەبوو، ئەوەش سەرجەمی گۆشەکانی 360 هەرچەندە ڕێک نییە. پرسیاری 47 سەرجەمی گۆشەکانی ئەو شێوەیە کامەیە؟ ئەو شێوەیە ئێرە 360 بێگومان. پرسیارەکی زۆر ئاسان. ئەگەر لێیان بپرسی بای سەرجەمی گۆشەکانی شێوەی چەندە، ئەتو چت دەکرد؟ دەتژمارد 1 گۆشە، 2 گۆشە، 3 گۆشە، 4 گۆشە، 5 گۆشە. کەواتە 300 کوو بزانین ئەوە چەند گۆشەکانی چەندن، چونکە 5 دانەیە. ڕەنگە ئەوە ئاسان نەبی لۆ خوێندکاری ژیر بۆ بورەکە ئەو باسەم هینایە، بەڵام شێوەکەی خۆت دەکەیە 3 دانە 3 گۆشە، ئەوە 1 دانە، ئەوە 2 دانە، ئەوەش 3 دانە 3 گۆشە، ئەوها دەکێ 3 دانە. پاشان دەزانی ئەتوو کە
گۆشەکانی یەک دانەی سێ گۆشەی 180ە کەواتە 180 دەینی جارانی سێ دەکەی. 3 جاران 8 24 3 جاران 1 3 2 5 کەواتە سەرجەمی گۆشەکانی کردیا 540 پلە. بەڵام کێشە نییە ئەگەر ئەو زانیاریە قڕسبی بەلات جێی مەدێوە خۆتی پێماندی مەکە. لێرە تەواو بووم لە پێداچوونەوە و ئامادەبوون دێمە لای شیکاری پرسیارەکان گۆشەی ڕووناکبیران. ئایا پرسیاری یەک کامیان درێژترە؟ هێڵی بج یان هێڵی ج واتە ئەو هێڵە یان ئەو هێڵە؟ هێڵی چونکە خاڵی ج نێزیکترە لە ب کەواتە بج کورتترە کەواتە ج درێژترە کەواتە ئەوە درێژترە لەو هێڵە. پرسیاری دوو کام لەم هێڵانە زیاتر چەماوەیە؟ بە چاو ئەو هێڵە زیاتر چەماوەیە. ئەو هێڵە زیاتر چەماوەیە لەو هێڵە و ئەویش زیاتر چەماوەیە لەو هێڵە. پرسیاری سێ ڕاستەکە چی لێ هات؟ ئایا تەنیشتەکانی تەریبن؟ ڕاستەکە لێرە سوورە، ئەو هێڵەی ناوەندێش ئەویش سوورە لەگەڵی. ئایا تەنیشتەکانی تەریبن؟ بەڵێ ئەو دوو تەنیشتەی تەریبن چونکە هیچ یەکتری ناوڕن هەرچەندە ئەو دوو لایەی درێژ بکەینەوە ئەو دوو هێڵە هیچ یەکتری ناوڕن، هەر ئەوها بە تەریبی لە تەنیشتێک دەڕۆن. ئێستا پرسیاری 4 تەماشای هەردوو هێڵە پانە ڕەشەکە بکە کامیان درێژترە؟ ئەو هێڵە ئەگەر ئەو هەداینەی لەگەڵ ئەو هێڵی. ئەوەی ڕاستی بێ ئەمە لێرە نازانم چونکە ناتوانم پێوەرەکەی بکەم چونکە بە کاغەز لەکنم نییە، بەڵام وا بزانم وەکو یەکن هەرچەندە بە چاو دیارە کە یەکەچیان لە یەکەچیان درێژترە، بەڵام خوێندکاری ژیر ئەتوو بەڕاستە پەیوانەیان بکە بزانە کامەیان کورتتریان کامەیان درێژترە. ئەوە بوو لاپەڕا 195 لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.